Kalkan, Tecida Limraliye, Newroz Azadiye ya Reberapo, hevdîtinên dewleta Tirk û Iraqê û hilbijartinên Sûriyekî adarê nirxandin. برنامه تایبەت îşev bi dema Amedê saet 20 di radyoya dengê gelde. Duweşana radyoya dengê gelde guhertinên girîng. Dengê gel jiyekê Nîsana 2024 û pêve li ser pêlên nû weşanê dike. Pêlên nû hane bi saeta Amedê saet ji 7 heta 13 li ser pêla Kurd 11510 kHz. Saet ji 15 heta 21 li ser pêla Kurd 11505 kHz. Radyoya dengê gel saet ji 13 heta 15 weşanê nake. Saet 21 de jî weşana rojane xilas dibe. Radyoya dengê gel, dengê Kurdistana azad e. رادیوی دنگی گل دنگی توی هاواتیا سلاوتان لبه برمتیا و کرانم حالا کنم کشمرت هم پشکشکین ججنی کردستان ججنی نوروزا باتیشکیا گرانوسم ججن پیروزا ججنی کردستان ججنی نوروزا باتیشکیا گرانوسم ججن پیروزا
چاوجی آگری دو جانما باوری بردی کردستانما چاوجی آگری دو جانما باوری بردی کردستانما سیریکن 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 شاخ و دشت و شار و گندم تاری سندوا گوری مرجی دشمن عالم لیو کندوا گەریلاکانی ئازادی کوردستان لە ڕێوەکانی پاراستنی مادیاوە جشنی نەورۆزیان بە جۆش و خڕۆشەوە پێڕاستکردووە لە سەرەتای پیرۆزبایەکاندا گەریلاکان لە بەڕاستیمێکی سەربازیان بەڕێوەبرد و دواتریش سەرحەد جێهات یەکێک لە فەرماندەکانی هێزەکانی پاراستنی گەلەپەکە لەبارەی گرنگی نەورۆزەوە پەیامێک پێشکەش دەکات. سری دا نوروزا 2024 آ 5 امین ریبر آپو گل کردستانی تفاهی گل هرم روشلاتا ناوین و تفاهی مروایی و تفاهی حوالان پیروز کن دیسا د شخص کوای همدم شهید یکمین نوروز ری حوال مظلوم زکی الخان دا تفاهی شهیدین نوروز بیردینن بجناق بهوان توینن سوزا داوان لبارت نوتکن حوال نو وک هونزانن تفگر آپوی تفگر کی نوروزه اف بینجی 3 ساله ریبر آپو بخو سر رحه نوروز تکوشین دکه 25 ساله جی د امرالیه دا د ناشرت و مرجع هری گران دا تکوشین برحه نوروز دکه رحه نوروز آگر نوروز گشت که گرد که جبای تواهی مروایی بیا الهام تکوشین و زفر مزن گریلای آزادیا کردستان جی چاوکانیا خوشوی آگر گشت نوروز گربر آپو بین آور گشت کریا گر کریا دگره و ایرو روش جبای نیار جبای هیزن هگمان جبای هیز هفکار بیا ترس و خوف ما برح نوروز کد شخص حوال اردال هوا روشتا یک جوتمه 2024 پایتخت رومی خست یعنی پایتخت دولت قرکر لاگرکر هات خستن دیسا او رحه فدایی رحه نوروزه لتواهی قادن چیا دناو ارتش فدایا دا گشت بو گر بو به اپراسیون شورشگری لخاکوکی حتی متینا بینابر او رح گر بو گشت بو هری داویه که به اپراسیون شورشگری دوغا ویان که گریلا آزادیا کردستان برحکی فدایی کتن باررگه ارتش ترک که بگوتنا ما آگر بردا عرش رومه رح گریلا آزادیا کردستان مسوگر کر شیمبر کر دوی تواهی گل کردستان جوان کردستان الهام جوی رح زافر بگره لکه داره داگرکر ایرش بکن دست درجه لسر نرخه نتاوی بکن انساناتی بکن او جی بوی رح گریلا برسه بدن گریلا که برح فدایی به فکر رامانه ریبر اپو هونان دیه خو گرچو پیش کریه نه ممکنه بنکوه گریلا زافریه گریلا هیویا 100 ساله 20 امین جبوی تواهی انساناتیه بەڕێزان هەر تایبەت بە نەورۆز توێژە جیاوازەکانی چەمچەماڵیش بانگەوازی لە گەل دەکەن کە بەشداری لە نەورۆزی بناری قەندیلکەن و دەڵێن بەشداریکردنی فراوانی گەلی کورد لە 4 پارچەی کوردستان پام وەڵامێکی گەورەیە بۆ داگیرکەرانی کوردستان وەفاداری بۆ گەلەکەمان.
هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز لە تەواوی مسلمانان و گەلی کورد پیرۆز دەکەین لێرەوە مەبانگ لە گەلەکەمانەکەین بۆ هەنگی جەژنی نەورۆز لە قەندیل و هاتنی گەلەکەمان بۆ قەندیل واتە پیرۆزکی نەورۆز پەیامێکی گەورەیە بۆ داگیرکەران وەڵامدانەوەیەکە بۆ دوژمنانی گەلی کورد و هەروەها وەفاداریەکە بۆ گەلەکەمان بە واتای زیندووبوون و بە واتای پێشکەوتن و بە واتای خۆڕێخستن دێ بۆ یەک بە گرنگە بینین گەلەکەمان لە نەورۆزی ئەم ساڵە پەیامێکی گرنگیان هەبێت بەشدارێکی زۆر بەرچاو بەشدار بن لە بەرەوەی داگیرکەران و دوژمنانی گەلی کورد پلانیان هەیە بۆ تێکدانی پیرۆزەکانی گەلی کورد بۆ دەستکەوتەکانی گەلی کورد بۆیە بەشداریکردنی گەلەکەمان لە نەورۆزی بناری قەندیل پەیامێکی گەورەیە وەڵامدانەوەیەکە جاریکە نەورۆز لە تەواوی گەلی کورد و ئازادی خۆزان پیرۆز بێت. دیارە نەورۆز جەژنێکی نەتەوەی کوردەوە ئەم جەژنە مێژوێکی لە دێرینی هەیە و بەڵگەنامە مێژوەکانی ژەوە ساغەکەنەوە کە بۆ یەکەمین جا لە شاری چەمچەماڵ ئاگری نەورۆز کراوەتەوە زۆر پێش شوێنەکانی تر ئەوە بەڕێز مێژونووس دکتۆر فەرات عەبدولعەزیز ئەو مێژووی ساغەوە کردووە. ئێمە پیرۆزبایی جەژنی نەورۆزەکەین لە هەموو گەلی کورد و وەکو هونەرمەندێک تەمە ناکەین لە هەر چوار پارچەی کوردستان ئەم یادە بە گەورەی بکرێتەوە و خۆشبەختانە گەلیلا و شەڕڤانانی قەندیل ساڵانە یادێکی گەورە و پڕشکۆ لە قەندیلەکەنەوە بە هیوام ئەو یادە بەردەوام بێت بە هیواین ئەو یادە گەورەتر و پڕجۆش و خۆشتر بێت و نەورۆز جەژنێکی کوردە و تعبیرەکە لە ناوبردنی زۆردار بۆیە ئەو یادە زەرورە لە قەندیل بکرێتەوە ئینشەڵا زەنگی لە ناوبردنی زۆردار لە قەندیلەوە لێدرێت. جەژنی سەرکەوتنی یەکجارێکی گەلی کورد هەروەک تۆن پارساڵ ساڵی تێکشکانی خەونە پوچەکانی داگیرکەرانی کوردستان و بە تایبەتی ئەردۆخانیەکان لە سەرکەوتن بەسەر گەلی لاوچیەکانی کوردستان دەمایە پوچ بوون و هیواداریم ئەمساڵ ساڵی تێکشکانی ئەو خەونانەیان بێکەوە بەتەمان لەگەڵ دژمنەکانی کەی کوردستانە دەستیان تێکەڵ کردووە بۆ ئەوەیکەوە ئەو خەونانەی کەوا بەتەنیا بۆیان نهاتە دی ئەمساڵ بەدی بێرن. هیوادارم گەلی کورد هەمووی بەیەکەوە تەواوی کوردستان لە دەوری یەک خەون کۆبینە ئەویش ئازادی و ڕزگاری کوردستانە. لێرەوە سڵاونێرم بۆ گەلەکانکەوا لە سەرچیاکانی کوردستان بەردەوامن لە سەرکەوتن و تێکۆشان بۆ ئازادی ئەم گەلە خێر لە خۆ نەدیوە. هیوادارم ئینساڵ ساڵی ئازادبوونی دەستەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بێت، ساڵی وەرچەرخان بێ بۆ تەواوی گەلی کورد لەوەی کە بە خەون و ئاواتەکانی خۆمان بکەین. هیوادارم ئینساڵ گەلی کورد بە جۆش و خرۆشەوە بەشداری ئاهەنگی جەژنی نەورۆز بکەن لە قەندیل لەبەرەوەی ئاهەنگی نەورۆز لە قەندیل تایبەتمەندی خۆی هەیە. نێرانی کورد هەموو چاویان بەو جەژنە بەو یادکردنەوەیە بەو ئاهەنگ و مەراسیمەی قەندیل هەڵنایە. هیوادارم گەلی کورد بە جۆش و خرۆشەوە هەموو بتوان بەشداری ئەو یادە پیرۆزە بکەن. جەژنی نەورۆز وەکو هەمووان دەزان جەژنێکی نێونەتەوەی کوردە کە جەژنێکی کۆنە و کە بە سەرکەوت جەژنێکە کە هێمای سەرکەوتنی گەلی کوردە بەسەر دوژمنەکانیدا و داوا لە گەلی کوردەکەم کە ساڵانە لەم جەژنەدا بە جۆش و خرۆشێکی نوێ و هەروەها لە هەڵبجەش لە ناوچە جیاوازەکانی کوردستان و پێم پیرۆزبایی خوانەڕاستەی تاوای کوردستان دەکەن دەخوازن نەورۆز ئەمساڵ بێتەوەی ئاشتی و یەکرێزینەوە ماڵی کورد و سەرکەوتن بەبێ بەسەر داگیرکەران و دوژمنە گەلەکەمان بۆ تێکشکاندنی پلانەکان کە دایانناوە بۆ لەناوبردنی کوردستان. نەورۆز تەوان جەژنێکی کۆنی نەتەوەیی کوردە نازانم بەتەکید بڵێن نەتەوەیی ئاینیە مهمەوە ئێستا مۆرکێکی نەتەوایەتی کوردی وەرگرتووە و سەدان ساڵە بۆ بە یەکێک لە هێما و سیمبوڵەکانی مانەوەی کورچووکە ئەتوانم بڵێم ئەگەر نەورۆز نەبووایە لە زۆر شوێنە لە زۆر کات و ساتە کورد معڕز بووە لە ناوچوون بەڵام ئێستا بۆنی ئەو جەژنەوە دەیان ساڵ و سەدان ساڵە کورد بە شێوازی جۆراوجۆر و لەژێر هەموو هەلومەرجێکی گونجاو و نەگونجاوە یادی ئەو جەژنەی کردوێتەوە.
کردەوە ئەم ساڵیش کە جەژنی نەورۆز هاوکاتە لەگەڵ مانگی پیرۆزی ڕەمەزاندا ئەتوانین بڵین کە حاڵەتێکی تایبەت یاخود مۆرکێکی تایبەتی وەرەگرێ بۆیە لەم بەم بۆنەوە پیرۆزبایی هەم مانگی ڕەمەزان و هەم جەژنی نەورۆز لە تەواوی کوردستانیانەکەم و هیوادارم کە نەورۆزی ئەمساڵمان نەورۆزی ئاشتی و ئازادی و سەرفرازی و سەرکەوتنی گەلەکەمان بێ بەسەر هەموو داگیرکەران و نارانی کووردا بە تایبەت کە ئێستا هەمومان دەزانین کە کوردستان لەژێر هەڕەشە و گەمارۆیەکی ئابڵقە و هەڕەشەیەکی زۆر ئەقلیمی بەهێزدایە کە تورکیا ئەردۆغان ڕابەرایەتی ئەو گەلە کۆمەیە کات و بە نیازی گڵاوی خۆیان بە تەمان کە گورز لە کورد و لە بزوتنەوەی کوردایەتی بوەشێنن بۆیە پەیامان بۆ تەواوی خەڵکی کوردستان بۆ تەواوی کوردستانیان بۆ تەواوی دۆستانی کوردەوەیە کە نەورۆزی ئەمساڵ بکەنە نەورۆزی یەکڕێزی تەبایی یەک هەڵوێستی و ڕوبەڕووبوونەوەی هەموو پیلان و نەخشە گڵاوەکانی دژمنانی کورد و لە سەروی هەمویانەوە ئەردۆغان و ئاکپارتی و دەسەڵاتی ڕژێمی فاشی تورکیا ئەوڕۆز بەمێژوو ئیسپات کراوە لەسەرەوەی جەژنێکی قەومی کووردە ئەوەی گرنگترە تاکە کوردێک لە سەرانسەری دنیا کۆ ئەکاتۆ لەو ڕۆژە بە یادکردنەوە. ساڵانە لەگەڵ هاتنی جەژنی نەورۆز لە 21 ئادار گۆڕەپانەکان لە چارپارچەی کوردستان و دەرەوە وڵات دەبنە شوێنی کۆبوونەوەی ملیۆنان کوردی ئازادی خواز لەگەڵ جۆش و خڕۆش و جلوبەرگی ڕەنگاوڕەنگی کوردی وەڵامی پلانگەڕی دەوڵەتی داگیرکەرانی سەر کوردستان دەدەنەوە. گۆڕەپانەکانی نەورۆز بوون بە وەڵامگۆی داگیرکارەکانی سەر کوردستان. دابەشکردنی موچە بەپەن گۆڕەپانەکانی نەورۆز بوون بە وەڵامگۆی ساڵانە لەگەڵ هاتنی جەژنی نەورۆز لە 21 ئادار گۆڕەپانەکان لە هەر چوارپارچەی کوردستان و دەرەوەی وڵات دەبنە شوێنی کۆبوونەوەی ملیۆنان کوردی ئازادی خواز و گەل بە جۆش و خڕۆش و جلوبەرگی ڕەنگاوڕەنگی کوردیەوە وەڵامی پلانگەڕەکانی دەوڵەتانی داگیرکەری سەر کوردستان دەدەنەوە. هەموو ساڵێک لە سەرەتای مانگی ئادارەوە لە سەدان ناوچەی جیهانەوە گەلی کوڕ ڕوو دەکەنە گۆڕەپانەکان و بە ئاهەنگی جەماوەری جەژنی نەورۆز پیرۆز دەکەن. بەشێک لەو گۆڕەپانانەش بە بەشداریە بەرفراوان و پەیامە گرنگەکان دەمن بە چارەسەری کێشەکانی گەل و هەوڵەکان بۆ پرۆسەی ئاشتی. باکووری کوردستان و تورکیا هەموو ساڵێک وێڕای ئاستەنگی و ڕێگریەکان لە دەیان گۆڕەپانی باکووری کوردستان و تورکیا ئاهەنگی گەورە و جەماوەری بەڕێوە دەچێت کە بەشێکیان لە هەناوی فاشیزمەوە ئەنجام دەدرێت. نمونەش بۆ ئەمە ئاهەنگی گەورەی گۆڕەپانی دەرگای نوێ لە ئەستەمبوڵی گەورە شاری تورکیا بوو کە نزیکەی ملیۆنێک کەس بەشداریان تێدا کرد و دەیان دوورشمی ئازادی و وێنەی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلانیان بەرز کردەوە. هەروەها لە گۆڕەپانی نەورۆز لە ئامەدی باکووری کوردستان بە گەورەترین کۆبوونەوەی جەماوەریدا دەنرێت لە مێژووی ئامەد و کورددا کە لە ساڵی 2000 بە تێکۆشانی گەل قەدەغی ئاهەنگێڕان هەڵگیرا و سەدان هەزار کورد بەشداریان تێدا کرد. ئەمەش بە هەنگاوی یەکەمی سەرهەڵدانی سیاسی دانرا. بە بەردەوامی ساڵانە نەورۆز لە ئامەد پیرۆز دەکرێت. گرنگترین و کاریگەرترینیان نەورۆزی ساڵی 2013 بوو کە نزیکەی 2 ملیۆن کەس بەشداریان تێدا کرد. هەروەها پەیامی ڕێبەر ئۆجەلان لە نەورۆزدا ڕاگەیەندرا کە بۆ پرسی کورد و چۆنەتی چارەسەرکردنی کێشەکان و کۆتایی هێنان بە شەڕی دەیان ساڵە مۆری خۆی لە ئاهەنگی نەورۆزی ئامەددا ئەو ساڵە بە یەکێک لە کاریگەرترین ئاهەنگەکانی نەورۆز لە جیهاندا دادەنرێت. باشووری کوردستان و قەندیل لە سەردەمی ڕژێمی بەعزدا ڕێگری دەکرا لە کورد کە تەنانەت ئاگری نەورۆز بکەنەوە. هەر کەسێک بەو مەبەستە دەستگیر بکرایەت ڕوبەڕووی ئەشکەنجە و کوشتن دەبوویەوە. بەڵام گەلی کورد چوەکی بۆ دانەدا و بە ئیرادەوە هەمیشە ئاگری نەورۆزی دەکردەوە. هەر یەک لە گردی مامەیارە لە سلێمانی شاخی ئاکرێ لە سنووری پارێزگای دوهۆک بوون بە سیمبولی ئاهەنگ و پیرۆزکردنی ئەو جەژنە.
گرنگترین و گەورەترین ئاهەنگی نەورۆز ساڵانە لە گوندی ئێنزە لە بناری قەندیل بە بەشداری هەزاران وڵات پارێز لە هەر چوار پارچەی کوردستان لەگەڵ گەریلاکانی ئازادیدا ئەنجام دەدرێت. لەو ئاهەنگە گەورەیەدا دووپات دەکرێتەوە کە گەل پەکەکەی و پەکەکەش گەلە و بە جۆش و خڕۆشەوە ئەو ڕۆژە ئاوێزان بە هونەر و کولتور دەکرێت. ڕۆژ ئاوای کوردستان ئەو نەریتە خۆڕاگرەی کە گەلی کورد بە ڕۆحی نەورۆز لە دژی داگیر بەرمەتیا و کارانم هەم گەشتیاوەڵەکانتان پێشکەشکرا بمێنن بەخێر.